مرۆڤی سەرکەوتووی من زۆر جار باسیەوەکەین کە ئێمە لە ڕووی سەرچاوی مرۆییەوە گرفتمانەیە نەمانتوانیوە کادری پێشکەوت و خەڵکی سەرکەوت و لەو بوارانی کە پێویستە وەکو سەرچاوی مرۆیی دابین بکەین چینە و ڕێگایانی کە نتوانین مرۆڤێکی سەرکەوتوی پێ بنیاد بنێن و ئامرازانە و هۆکارانە چین کە توانێت پشگیری بکە ئێمە بتوانین سەرچاوەیەکی مرۆیی بتوانامانە بێ بۆ قسەکردن لەسەر بابەتە میوانداری بەڕێز ئەوە نەسڕڵڵا شارەزا لە بواری گەشەپێکانی مرۆیی و سەرنووسەری گۆڤاری کەسێتی سەرکەوتومان کردووە کاگاوت بەخێر بی خۆشبی سپاستان دەکەم. سەرەتا لە بیرکردنەوە سەرهەڵەیە یعنی وی کە تۆ بیرکەیتەوە کەسانێک هەن ئەمڕۆ حەزەکەی وکو ئەوان بیت ئەمە واکە تۆ تەماشای کەسانێک بکەی هەستەکەی ئەمانە سەرکەوتون جا ئەوانە بکەیتە نمونە بۆ خۆت و هەر کەسێکمان کە بیرەکەینەوە ئەبینین جیاوازی زۆر هەیە لە ڕاستیا پرسیارەکەین بۆ ئەم هەموو جیاوازی هەیە کەسانێک گەبینی خۆشبەختن کەسانێک گەبینی ئەگەن بە ئامانجەکانیان و کەسانێکیش ئەبینین هیچ شتێکیان پێ ناکرێن لە ڕاستیا پرسیاری زۆر دروست و زیرەکانە ئەوەیە بپرسین ئەو جیاوازیە چییە کە جیاوازیەکانی دروست کردووە یعنی بێ جیاوازیەک هەبێ ئەم هەموو جیاوازیانی دروست کردووە ئەوە چییە ئەوە لە سەرەتای بیرکردنەوەی ئێمەوە سەرهەڵەیە بەرامبەر بە مرۆڤی سەرکەوتوو ئەین چۆن لە سەرەتایی پێ وایە بیرکردنەوە تێڕوانینی مرۆڤ بۆ سەرکەوتن ڕێکە ئەگۆڕێ پێی ئەگایە پێی ناگە بەڵێ سەرەتا کەسانێک هەن باوەڕیان وانە ببنە مرۆڤێکی سەرکەوتوو یان وا ئەزانن ئەوەی کە هەندێک کەس گەشتووە بە ئامانجەکانی ئەوە بە شانس بووە یان وەکو لای خۆمان ئەوترێ بە چانس بە هەل لە ڕاستیە سەرکەوتن تا ڕادێک هەندێک جار ئەکرێ بە هەل بێ بۆ نمونە کەسێک لە باوکو باپیریەوە شتێکی بۆ بەجێما بێت و ئەمڕۆ بتوانێت ئیسفادەی لێ بکات لە ڕاستیان لێکۆڵینەوەی زۆر کراوە بەڵام ڕێژەی مرۆڤە سەرکەوتوەکان ئەبینین کەمن و ئەم کەمیە ژوە ئاکا بە دوایانە بگەڕین بزانین ئەوانە چۆن ژیاون و چۆن سەرکەوتنیان بەدەستهێناوە لە ڕاستیە سەیری هەر شتێکەکەین لە دیاردەکانی دنیا سیرەکەی کەسانێک هەن پارۆ سەرۆت و سامانیشان هەیە کەچی مرۆڤی سەرکەوتوو خۆشبەخت نین کەسانێک هەن بڕوانامی بەرزیشان هەیە بەڵام نەیانتوانی خۆشبەخت بن کەسانێک هەن وەنیە ئەوەی کە ظاهری شتەکانە سیرەکی شتێکی کێ لە ناخی خودی مرۆڤەکەیە جا ئەوەی جیاوازەکە دروستەکە ئەمەیە لە ناخی ئێمەیە ئێمە بەم شێوازی کە ئەژین و تەماشای دەوروبەرەکەین هەمیشە کەسانێک ئەبینین پێمان خۆشەوەکو ئەوان وابین چ لە بیرکردنەوەیانە چ لە شێوازی ژیان بەڕێکردنیانە و استراتیژی ئەوان و دیدی ئەوان بۆ ژیان جا ئێمە ئەتوانین بگەینە ئەوەی وەکو ئەوان بژین ئەمەش شتێکی زۆر ناڕەحەت نییە جاران ئەکرا باز لە هەل بکرێ بەڵام ئێستاکە لێکۆڵینەوەی زۆر هەیە بە تایبەتی لە ئەمریکا لێکۆڵینەوە ئەکرێت تەنانەت لەسەر ملیۆنێرە سەرکەوتوەکان ئەوانی کە تا دوێنێ و پێرێ قەرزار و فەقیر و هەژار بوون ئەمڕۆ چۆن ملیۆنێرە کەسانێک هەن بۆ نمونە هیچ کەس و پشتیان نەبوو ئەمڕۆ کەسانێکن کە ئەتوانن تەنانەت ئەو دنیابینی ئێمەش بگۆڕن مەرجنی ئەوەی کە ملیۆنەر بوو ئەوەی کە پارێکی زۆری هەبوو کەسێکی سەرکەوتوو بێت زۆر جار هەیە کەسێکە زۆر ژیانێکی متەواضع و سادەی هەیە بەڵام ئەبینی زۆر سەرکەوتووە و زۆر خۆشبەختە لە چاو کەسێکا کە ڕەنگە تۆ باسێکی ملیۆنەرە ئەمە ئەو سەرکەوتویە پلانی ئەوێت لە ژیانە یاخود هەر پەیوەندی بەو چانسەوە هەیە کە تۆ باست کرد ڕاستەکەی پلان و بەرنامەی ئەوێ یعنی بۆیە ئەو نمونەم هێنایەوە خەڵک بەلایە زەحمەتە یعنی شتێک بەدەست بهێنێ بە تایبەتی گەر شتەکە مادی بێ و ئەزانێ هەلە لە کاتێکە ئەوەش یعنی بۆ نمونەی هێنمە تەنانەت ئەوەش بە هەل نییە تەنانەت ئەوەش بە پەیوەندی بە بیرکردنەوەی کەسەکەەوە هەیە بۆ نمونە کەسێکی وەکو برایان تریسی لێکۆڵینەوەیکی زۆرەکە بۆچی هەندێک کەس بەو شێوازە ئەگا بەو شتی کە ئێوێ لە ژیانیان لێکۆڵینەوە کاسیرەکە هەموو ئەمانەی کە مرۆڤی سەرکەوتون کۆمەڵی خەسڵەت هەیە لە هەموویانە هەیە بۆ نمونە وەکو باوەڕ بەخۆ بوون وەکو بوونی خەون مرۆڤە سەرکەوتەکان هەمیشە خەونێکیان هەیە بۆ ئایندە جا ئەم خەونە مەرجنیە خەونێکی نزیک بێت خەونێکە کە خەونی 15 ساڵی ئایندێ 20 ساڵی ئایندەیە هەمیشە پلان ڕێژیان هەیە هەمیشە ئیجابیانە تەماشای ژیانەکەن یعنی ئەگەر سەیری هەموو مرۆڤە سەرکەوتوەکانکەین بە درێژایی مێژوو هەموو ئەوانن کە باوەڕیان بەخۆیان هەیە و باوەڕیان وایە ئەتوانن ئەو شتی
کە ئەیانەوێت لە ژیانە بەدەستی بێنن کەواتە ئەگەر تەماشا بکەین خەسڵەتی مرۆڤ سەرکەوتوەکان هەر لە سەرکردەیەکی سیاسی هەر لە بازرگانێکی سیاسی هەر لە خوێندکارێکی سەرکەوتو هەر کەسێکی سەرکەوتو لەم دنیای بیگرین ئەبینین کۆمەڵی خەسڵەت هەیە لە هەمویانە هاوبەشە. ئەو ڕێگایانە چین باسیەوەت کە باسی ئەو خەسڵتانت کرد ڕێەکانی سەرکەوتن چین بە بڕوای تۆ وەکرێت چۆن مرۆڤ کەسێکی سەرکەوتو بکاتە مۆدێلێک بۆ خۆی ئەو ڕێچکە و ڕیتمی ئەو بڕوا بۆی سەرکەوێت ئەکرێ ئەمە بکرێتە ڕێگەیەکی هەر کەسە بۆ خۆی ئەبێ بەرنامە و پرۆژەی چۆن لێ ڕێوشوێنی خۆی بگرێتە بەر بۆ سەرکەوتن. وتەیەک هەیەڵێ مرۆڤی ژیر و کەسەیە کە سوود لە شکستەکانی ڕابردووی وەرەگرێت بەڵام ئەڵێن ژیرتر ئەو کەسەیە کە سوود لە شکستی خەڵکی تر وەرەگرێ و دیارە ئەو مرۆڤە ژیرەیە بیرەکاتەوە کەسێک چۆن گەشتۆتە سەرکەوتن ئەمیش بەو شێوازە بگاتە سەرکەوتن. جا ئەکرێت لە هەر بوارێکا بیگرین کەسێکی سەرکەوتوو بە نمونە بێنینەوە ئێمە ناتوانین مۆدێلێک وەرگرین بیکەینە مۆدێلی هەموو ژیانمان بۆ نمونە سەرکردەیەکی سیاسی بێنی بیکەیتە مۆدێلی هەموو ژیان بە تەمابی لە ئیش و کارەکان تا لە شێوازی هەڵسوکۆت لەگەڵ ماڵەوە لەگەڵ هەموو کەسێکا تۆ بتێوێ مۆدێلی ئەو بینە لە سیاسەتا مۆدێل ئەو بێ لە بۆ نمونە لە ڕاگەیاندنە تۆ کاتێک ئەتێم کەسێکی سەرکەوتوبی ئەتوانی تەماشای ئەو هەموو کەسانە بکەیت کە لە بواری ڕاگەیاندنە ئیشەکەن و سەرکەوتوەکان جیاکەیتەوە ئەوانە بکەیتە مۆدێل بۆ خۆت ئەوانە چۆن بیرەکەنەوە چۆن ئەژین چۆن کارەکانیان جێبەجێەکەن چۆن پلان ڕێژی ئەکەن یان ئەسنەن بەچی گەشتوتە ئەمە. جا تۆ کاتێک کەسێ بە نمونە وەرەگری زۆر ئاسانترە یعنی ڕێگایەکە کە پێشتر کەسێ بڕیوێتی لێرە هەندێک کەس دەوترێ بۆ نمونە تۆ لە کۆمەلگایەکە ئەژیت خەڵکانێک هەن زۆر سەرکەوتونین زۆرینەی خەڵک بۆ نمونە ئەوە نییە کە تۆ بیکەیتە مۆدێل لەم حاڵەتەشە ئینسان دەتوانێت خۆی مۆدێل بۆ خۆی دروستکە. ئێمە شتێکمان هەیە لە هەندەسەی نەفسیان پێ وترێ ئیکۆلۆجی واتە ژینگەزانی ئەگەر بەنسبەت سەرکەوتنەوە تێبینی بکەین خۆت ئێستا لە مووقعەتێکە ئەمە پێ ئەوترێ حاڵەتی مەوجود یعنی ئەوەی کە تۆ ئێستی تایە بەڵام شتێک هەیە ئەوە مەطلوبە ئەوە شتێکە خوازراوە تۆ ئەتەوێت یعنی ئەتەوێت پاش 15 ساڵیکە تۆ بگەی بەوە 20 ساڵیکە بگەی بەو کەسی کە تۆ ئەتەوێت لە ناختە ئەتەوێت وابیت واتە تۆ مۆدێلێکی خەیاڵی لە مێشکی خۆتا دروستەکەی ئەم مۆدێلە خەیاڵیە هەر خۆتی بەڵام بەم سیفەتانەوە بەم جۆرە بیرکردنانەوە بەم ئاستەوە بەم وەزعی کە تۆ بۆی دائنی کاتێک کەسێکی ئاوا دانی لە خیاڵی خۆتا تۆ بڕیارەی تۆ ببیت بەو ئەوەی کە تۆ ئەگوازێتەوە لەم حاڵەتی ئێستایەوە بۆ ئەو حاڵەتە خوازراوە ئەمە پێ ئەوترێ استراتیژی سەرکەوتن. بەڵام کاگاوت شتێکی تر هەیە قسەیەک هەیە میشە باز لەوە کاڵم مرۆڤی سەرکەوتووە کەسەیە کە نەبیر لە ڕابردووی بکاتەوە وەنە پلانی زۆریش بۆ داهاتووی دابنێ بەڵکو پێویستەکە کە تۆ بیر لە ئێستت بکەیتەوە لەبەرەوەی ئێستا تۆ لە ئێستا ئەژید وە نازانی بەیانی چی ڕوئایات وە ئەوەشی کە ڕۆژ ئەڕاتەوە تر ناگەڕێتەوە ئەنی تۆ لەگەڵ ئەم وتایە چی ئەڵێ بۆ من ئەگەر پلان بۆ 20 ساڵی تردا بنێم کی ئەڵێ بۆ نمونە من تا 20 ساڵی تر ئەژیم یاخود ئەو بارودۆخەی کێتە پێشەوە ئایا ئەو بارودۆخە ئەبێت کە من بەدڵما ئەو هەلو مەرجانەی کە لە چواردەورمایە لەگەڵ ئەو پلانەیە ئەگونجێت یەتەوە کە من دامناوە کامیان باشترێکە. ڕاستێکی لە قسەکانتە کۆمەڵشتە دووروژان یەکەم ئەوەی کە کی ئەڵێ من ئەمێنم وانە لە فەلسفەی تاوە ئیستیا هاتووە ئەڵێ ژیان وەکو ڕووبارێک وایە ڕێئەکات و تۆ لەناو بەلەمێکا دانیشتووی ئەم بەلەمەش دڵنیای ڕۆژێک لە تافگێک ئەکەوێتە خوارەوە بەڵام خەڵکانێکی کەش هەر لە بەلەمەکان بەڵام ئەوان ئەگرێن و هاوارەکەن و هانەین لەو بەردە و غەرق نەبین و نەکەوینە خوارەوە و خۆ ئەخیرەکەش هەرووامان لێ بەسەرێ بەڵام لە فەلسفەی تاوە ئیستیا هاتووە ئەڵێ توانی تۆ کە دڵنیای ئایندەیەکی بەو شێوازە هەیە ڕۆژێ لە تافگەکە ئەکەویتە خوارەوە ئەگەر ئەقلانە بیرکەیتەوە بیر لەوەکەیت و چۆن من ئێستاکە بەخۆشی بگوزارێنم ئەتوانی تەماشای ئەو هەموو دیمەنە جوانە بکەی ئەتوانی دان بگری بەخۆتا ئەتوانی ئەمەلت هەبێ چی ئەڵێ تۆ کە ئەکەویتە خوار و لە ناوەچی و بەو شێوازە ئەم دوو نەفەر هەر کە لەناو بەلەمەکان و ڕێئەکەن هەروەکو یەک کاتەکانیان بەسەرە بن بەڵام ئەو بەگریان و هاوار ئەمیش زۆر بەهێمنی و بە ئارامی زۆر بە مرتاحی زۆر بەوەی کە زاڵە بەسەر خۆیان خۆی کۆنتترۆل کردووە چونکە بڕیاریان سوود لە ئێستای وەرگێت لە ڕاستی ئەوەی لە ئایندا چیە قەومێ ئەوە شتێکە پەیوەندی بەوە نییە ئێستاکە ئێمە چۆن بین بەڵام بەنسبەت ئەوەی کە ئایا ڕابردوو ئایندە چی لێ بکەین ئێمە پێویستە تەماشای ڕابردووی خۆمان بکەین و بیکەینەوانە بۆ ئێستامان نەک تەماشای ڕابردووی بکەین و بیانکەینە گرفت یان بکەینە بۆ نمونەی شکستێکی ڕابردوومان بکەینە فۆبیایەک بۆ خۆمان بەردەوام لی بترسین خەممان بێت ئەوە دووبارە بێتەوە جارێکی تر
ئێمە ئەتوانین بە چاوێک وەکو چۆن تەماشای تەلەڤیزیۆنەکەین ینی ئەمە بۆ هەموو بینەران ئەتوان سوودی لێوەرگرن تۆ کە ڕووداوێکی ناخۆش هەیە لە ژیانتا ئەتوانی بیری لێکەیتەوە وەکو ئەوەی کە لە تەلەڤیزیۆنێکا تەماشایەکی ئەو کات ئەتوانی تەماشای هەموو لایەنەکانی بکەی وەکو بینەرێک و بیکەیتە ئەزمون بۆ ژیانی خۆت نەک بچیتەوە ناو واقعەکە لە هەندەسەی نەفسیە ئێمە دوو زۆر یادەوەریمان هەیە یادەوەریە کە بە شێوەی ڤیدیۆیە تۆ لە دوورەوە تەماشایەکی ئەمە تەسیری لەسەر هەست و سۆزی تۆ نابێت بۆ نمونە تەجروبەیەکی ناخۆش هەیە خەفەتی پێخواردووە ئەگەر تۆ لە خەیاڵەکە تاوەکوی تەماشای تەلەڤیزیۆنێ بکەی ئەم ڕووداوی خۆت ببینیتەوە جارێکی کە تەماشای بکەین کاریگەری لەسەر هەست و سۆز و ئیحساساتی تۆ نابێت یعنی ناخاتە گریان بێزارت ناکە ڕەشبینت ناکە بەڵام ئەگەر بێت و خوا نەخواستە وات بچیتەوە وا بزانی ئاوا بەردەمی خۆتە بینی خۆت نەبینی لە دوورەوە دوو شێوازی تەسویرە تەسویرێکی ڤیدیۆیی کە خۆت ئەبینی لە دواوەش تەسویرێک تەنها بەردەمی خۆتە بینی ئەگەر تۆ بگەڕیتەوە بۆ ڕابردوو وا بگەڕیتەوە ئەوە تەنها بەردەمی خۆت ببینی ئەوە زۆر کاریگەری سلبی هەیە لەسەر تۆ ئەو کات ئێمە ئەتوانین ڕابردوو ئەم شێوازە بکەینەوەوانە بۆ ئێستامان و بەنسبەت داهاتووشەوە ئەو کەسەی کە هیچ ئومێدێکی بە ئایندە نییە ئەو کەسە نییە کە بتوانێت سوود لە ئێستای وەرگێت و بەڵام بەنسبەت خۆشببختی و مرتاحبوونی ئینسان پێویستە مرۆڤ لە ئێستا بژی نەک ئەوەی کە نەچێتە ڕابردوو نەچێت ئایندە پێویستە لە ئێستا بژی یعنی زۆربەی دەروونزانان ئەڵێن دوو دیوار دروستکە دیوارێک لە بەردەم ڕابردوو کە نەگەڕیتەوە بۆ ڕابردوو خەفەتی پێ بخۆی دیوارێکیش لە بەردەم ئایندە لەبەری زۆر خەمی ئایندە نەخۆی تۆ لە ئێستا خۆشببخت و مرتاحی ئەم دووتەیە خەڵک لەوەچێ بە متەناقیس تێبگا بەڵام من حەزەکەم ڕوونی بکەمەوە تۆ توانی دیواری دابنی لە بەردەم ڕابردوو تا نێکیتە خەفەت چۆن ڕابردوو ڕوویاوە گرنگ ئەوەیە ئێستاکە تۆ لە مۆقعەتێکەکەی ئێستا من و تۆ لێرە دانیشتوین وانە ئەتوانی تەنها بیر لە ئێستا بکەیتەوە و لە ئێستاکە تۆ خۆشببخت و مرتاحبی دڵت خۆش بێ یعنی لە ئێستا هیچ شتێکی خراپ ڕوونەیەوە ئەگەر تۆ خەمێکی لە دڵاوێ یان خەمی ڕابردووە یا خەمی ئایندەیە ئێمە پێویست ناکە نەخەمی ڕابردوو بخۆین نەخەمی ئایندە بخۆین پێویستە ڕابردوو بکەینە ئەزمون ئایندە بکەینە پلان یعنی ئەگەر ئێمە دڵنیاین ئایندەیەک بەرەو ڕووی ئێمەیەت و ئێمە پێویستە پرۆسەیەک بۆ خۆمان هەڵبژێرین لە ژیانە کە پێوتری ئایندە سازی لە ئەمڕۆ بیر لەوە بکەینەوە ئێمە ساڵێکیکە چۆن بژین دوو ساڵێکە چۆن بژین 10 ساڵێکە چۆن بژین ئەگەری مردن نییە ئەگەری ژیانە یعنی زۆر جار احتیمالی زۆرینە ئەوەیە کە تۆ بژیت کە تۆ بەردەوام بیت تۆ چەند ساڵێکیکە بمێنی قسەکە ئەمەیە ئەگەرت مردن بێ ئەگەرمایت تۆ بەدبەختە بی بەڵام ئەگەری تۆ ژیان بێ ئەگەر مردی تۆ بە ڕووسوری ئەمریت چونکە بەپی ئەو بەهانە ئەژیت لە ئایندا کە خۆت دادناوە ئێستا هەر یەکێک لە ئێمە ڕیزبەندی بەهاکان لە مێشکیا هەیە کە لە ئەندازی دەرونیا زۆر ئیشکی لەسەرەکری ئەگەر ئێمە بمانەوێت کەسێک بێنین و لەم وەکو کەشتێک گوایە لە دەریایەکە پێی بڵین تۆ ئەبێ ئاوا ئاراستێک ژیانی خۆت بکەیت ئەم کەسە پێویستە بەهاکانی خۆی بزانێ وەکو چۆن کەشتێوانێک پێویستە قیبلەنمایەک هەبێ لی شارەزابێ بزانێم ئاراستەیە یعنی بەروکوێ ئەڕات بەهاکان لە مێشکی ئێمە ئەو قیبلەنمایان بۆی ئەوترێ بەهاکانی مرۆڤ قیبلەنمای ژیانی ئینسانن بەهاکان زۆر ڕوونە ئەو شتەی لە ژیانی تۆ بە نرختە لە شتێکی تر ئەوە ڕیزبەندی بەهاکەتە ئەویان لە سەروی ئەویتریانەوەیە بۆ نمونە کەسێک لە سەروی بەهاکانی و ئازادی هەیە وانە خۆشویستن و کۆمەڵایەتی بوون هەیە و ئاسایش هەیە سەلامەتیش هەیە تەندروستی هەیە وانە ئەمانە هەموو بەهان پێم وایە هیچ یەکێکمان نییە کە یەکێک لەوانی لە بێنەرخ بێ هەمومان ئەزانین کە ئاسایش و تەندروستی بۆ ژیانی خۆت مەبەستم ژیانی فەردیە ئاسایش و تەندروستی و دوجار خۆشویستن و کۆمەڵایەتی بوون ئەمانە هەموو بەهان لای تۆ بەڵام جیاوازیان هەیە کامێن گرنگترە لای تۆ کاگاوت دەستە خۆش بێ بەڕاستی بابەتەکە زۆر زۆر ساڵێک بێ مش دەرفەتەکە ئەوان دەبوو مێدەکەین دیداری ترمانە بێ لەسەرم بابەتە بەڕاستی گرنگە بۆ خەڵک وە بۆ هەموو لایەک تاین چۆن ڕێکانی سەرکەوتن لە ژیان بدۆزینەوە و باسمان کە سەرکەوتن دەوڵەمەندی و دەسەڵات و هەندێک شت نێ بەڕاستی مرۆڤەیە لە موقعی زۆر چووکە توانین سەرکەوتوو بێ لە ژیانی خۆیان زۆر زۆر بەخێر بێ و ئومێدی سەرکەوتن بۆ هەموو لایەک مێدەکەین دەرفەتی تر هەبێ بتوانین قسەی زیاتر کەین لە ئایندەیە زۆر بەخێر بێت زۆر سپاس کاگا خۆشەویستانم کاتی پێشکەشکردنی